کانت لە سەرەتای بەشی یەکەمەوە کە ئێمە دەستمان پێکرد باسی ویستی چاکەی دەکرد و ویستی چاکەی وەک بنچینەی ئاکار بۆ دیاری کردین، بەڵام دواتر تەمان بۆ ویستی چاکە ڕوون بێتەوە ئەو فکرەیەکی پێداین کە ویستی چاکە تاکە شتێکە کە لە گردوونە لەناو ئەوانەی کە هەن چاکە بە چاکبوونێکی ڕەها نەک بە چاکبوونێکی وابەستە. دوای ئەمە ئەم پێناسەیە کرد، یعنی ئەوەی تەحدید کرد کە ویستی چاکە چاکەیەکی ڕەهایە دەبێ بۆمان ڕوونکاتەوە. و من لە یەکێک لە وانەکانەوەم بۆ باسکردن کە تێکستی فەلسەفی زۆر جیاوازە لە تێکستەکانی تر. تێکستی فەلسەفی جۆرێک لە گەشەکردنی زیندویتیایە، فکرەیەکەیە. ئێستاوە فکرەیەکە کە ئێمە دەڵێن ویستی چاکە ئەگەر فکرەکە داڕێژمەوە ئاوایە، ویستی چاکە بنەمای ئاکارە و ئەم ویستە بە چاکەیەکی ڕەها چاکە، یعنی چاکبوونی وابەستە نییە بە هیچ شتێکی ترەوە. لەبەرەوە بە چاکەیەکی ڕەها چاکە سەرچاوەی هەموو کردەیەکی چاکە. ئەمە فکرەیەکە. ئەم فکرەیە چۆن ڕۆشن دەبێتەوە؟ دەبێت بە کۆمەڵێ بوارە بیبەیتاوەکو ئەم فکرەیە خۆی بدرەوشێنێتەوە، خۆی ئاشکراکە. جا لەبەرەوە ئایدیاکان، فکرەکانی ناو فکرانەی کە هەن لە ناو فەلسەفا کە فەیلسوفێک لەگەڵیانە دەڕوا، فەیلسوف لە کاتی نووسینە لەناو بیرکردنەوەیە، ینی بۆ معنایە خەریکی ئامادەکردنی نووسین نییە، وەکو باحسێک کە چۆن شتەکان لە بەردەستیایەتی و دەیەوێ ینی لە ڕێگەی ئەم شتانەوە شتێک دروست کات. زیاتر بیرکردنەوەی فەلسەفی لە لێرەوە لە بیرکردنەوەی لە حاڵەتی شیعری شاعر نزیکە، ینی شاعرێکە دۆخێکی تایبەت وەردەگرێ و دەکەوێتە ناو نووسینی شارێکەوە کە خۆی سەرەتا ئاگادار نییە، تەنها فکرەیەکە لەوانەیە، دواتر ئەم شارە دەکرێتەوە. بیرکردنەوەی فەلسەفی ژاوایە. جا لێرە کانت بۆ ئەوەی ویستی چاکەمان بۆ ڕوونکاتەوە وەکو ئایدیایەک، وەکو فکرەیە کە پێشتر وتمان فکرەکە ئەمەیە، فکرەکەی بۆ پێشنیار کردین، دەبێت چی بکات؟ دەبێت ویستی چاکە ببات لە کۆمەڵە شوێنە نیشانیدا تاوەکو ڕۆشن بێتەوە. بەم شێوەیە کاتێکم فکری چاکەیە بە ناو کۆمەڵە شتا دەڕوات، لە هەر شوێنێک لەو شوێنانە کە فکرە چاکەکە دەکەوێتە ناو بوارەکەەوە چی دەبێت؟ درەوشانەوەیەکی تایبەتی دەبێت. و لە ڕێگەی ئەو درەوشانەوەیە کە هەیەی درەوشانەوەی ویستی چاکەیە، ئێمە لە ناو خۆمانە دەرکی پێ دەکەین. چونکە ویستی چاکە شتێک نییە ئێمە بتوانین تەسەووری کەین بە تەسەوورێکی هەستەکی. لەبەرەوە دەبێت بە ڕێگایەکی تر ئێمە تەسەووری کەین کە تەسەوورێکی عەقلیە نەک هەستەکی. تەسەووری هەستەکی ینی چی؟ ینی ئێمە دەتوانین تەسەووری ئەو درەختانە بکەین کە لە دەرەوە هەن، بیان هێنی ناو خەیاڵی خۆمان حازری کەین، دروستی کەینەوە. ئەمە تەسەوورێکی هەستەکیە لە ڕێگای هەستەکانەوەیە و خەیاڵیشمان لێرە ئەو تەسەورە ئەو وێنەی ئەو دەختە دێنێت نەقلی دەکات لە ناو خەیاڵمانە حازری دەکات و بە هەستی ناوەکی. یعنی ئەمە جۆرێکی تر لە هەستەوەرمان هەیە کە هەر وەک هەستە دەرەکێکە وایە ئەویش دەبینێ، وەکو چۆن تۆ لە خەوبینی ناخۆ چاوت داخراوە، هەستەکان بەڕووی دەرەوە داخراون، بەڵام وەکو وایە هەستەکان ئێمە چی لێکەین لە کاتی خەوا پێچەوانەی بکەینەوە لە شوێنێکی تر، ینی دنیا لە جاتیەوەی لە دەرەوەی ئێمە بێت دنیا بکەوێتە ناو ئێمە و لە ڕێگەی ئەو هەستانەی کە هەیە تەنانەت بیستنێکی ناوەکی هەیە لەوێ، یعنی ئەو بیستنەی کە ئێمە لە خەوا پێ دەبیستین ئەو بیستنە نییە کە ئێمە لە دەرەوە پێ دەبیستین، ئەو بینینەی کە لە خەوا پێ دەبینین ئەو بینینە نییە کە لە دەرەوە شتەکانی پێ دەبینین. بۆچی؟ چونکە عالم جیهان کە ئێمە لە ناویا هەین لە کاتی خەوا ڕێک چی دەبێت؟ پێچەوانە دەبێتەوە. لە جاتی ئەوەی ئێمە لە ناو جیهان نابین، جیهان دەکەوێتە ناو ئێمە. جیهان لە ناو ئێمە ئەو کاتە هەستکردن بە جیهان لە ناو ئێمە بە جۆرێکی تر لە هەستە کامیان لە ڕاستیان ناکرێ بەو هەستکردنەی کە لە جیهانە هەیە بە جیهان ئێمە دەرکی پێ بکەین. هەر ئەوەش ئەو منتقەیەکی بەڕاستی ینی غەیر فیزیکیە، بەڵام چییە؟ هەستەکیە. یعنی ناوچە ئێستا ئێمە کە لە ناو جیهانین
ئەو کاتە و هەستە فیزیکیانەمان ئیش دەکەن لە گیانی فیزیکە. بەڵام ئەو گیانی کە لە ناوەوە هەیە کاتێک گیان دەکەوێتە ناو ئێمە لە کاتی خەوا، ئێمە لە ناو گیان نامێنین. دەرگاکانی ناو جیهان ئەوەی کە ئەو دەرگایانەی کە بەڕووی گیانە دەکرێنەوە هەمووی دەخرێن لە ئێمە دەکەوینە کوێ؟ لە شوێنێکی تر بینین دەست پێ دەکەینەوە کە لە ناو خۆمانایە. جا ئەم بینینەی ناوەوە لەگەڵ بینینەکەی دەرەوە ئەمە بینینێکی فیزیکی نییە بەو معنایە کە ئێمە ناتوانین لە ڕێگەی ئەو تاقیگەیەکی فیزیکیەوە ئێمە بێنینە دەرێ. یعنی کە هیچ ئامێرێک نییە کە بتوانێت خەون ئەو خەونەی کە ئێمە دەبینین نەقلی کاتە سەر شاشەیەک بۆمان لە خەیاڵی کەسێکەوە. ئەمە منطقەیەکە میتافیزیکیە، بەڵام لە عینی کاتی چییە؟ هەستەکیە. جا ویستی چاکە ئەوە تەسەور ناکرێت لە شتێکی هەستەکی نییە تاوەکو ئێمە چ لە منطقە دەرەکێکە هەستی پێ بکەین، چ لە منطقە لە گیانە دەرەکێکە کە ئێمە بەڕوویا دەکرینەوە ئەمەستە دەرەکیانەمان بەرامبەری هەیە، چ لە گیانە ناوەکیەکە کە گیان دەکەوێتە ناو ئێمە لەوێ هەستی پێ بکەین. بۆچی؟ چونکە ویستی چاکە چی نییە؟ شتێک نییە ئێمە بتوانین تەسەورێکی هەستەکی بۆ بکەین. ئەی کەواتە چی بکەین بۆ ئەوەی ئەمە دەرکی پێ بکەین؟ تەمان جۆرێکی تر لە بینین هەیە لە سەروی ئەم دوو جۆرە لە بینین کردووکیان هەستەکین، ئەویش بینینێکی عەقلیە. ئەم بینینە یعنی ئێستا ڕیاضیات کاتێک کە تۆ هاوکێشەکان کە لە ناو خۆتا دەرکی پێ دەکەی ئەوە هاوکێشانە هێنین هەستەکی نین. کاتێک ئێمە بیر لە جاذبیەت دەکەینەوە، یان نیوتن بیری لە جاذبیەت کردوێتەوە، بیری لە یاسای جاذبیەت کردوێتەوە. یاسای جاذبیەت یاسایەک نییە بە هەستەکان ئێمە هەستی پێ بکەین. یعنی ئێمە ناتوانین لە تاقیگا فەرەزەن ئەو هێزی جەزبکردنە ببینین کە لە نێوان شتەکانە هەیە، هەستەکی نییە، نەبینداوە. ئەی باشە و ئەو یاسایانەی کە ئەم پەیوەندیانە ڕێک دەکەن ئێمە تەنها وەکو کۆمەڵە یاسا دەرکی پێ دەکەین، نەک وەکو چی؟ وەکو شتانێکە پەیوەندیەکی هەستەکیان هەیە. بۆ ئەم جۆرە لە بینین ویستی چاکە ئەو چەمکانەی کە عەقلین لە ناو گیانی عەقلان، گیانی یەکەمیان ناوە گیانی فیزیکیە، گیانی دووەمیان گیانی سایکۆلۆژیە، ئەوەی کە گیان دەکەوێتە ناو ئێمە بەڵام هەر هەستەکیە وەکو ئەوەی لە خەوا هەیە. گیانی سێم گیانە عەقلیەیە کە لێرە ئێمە دەتوانین چی بکەین؟ دەرک بە چەمکەکان بکەین، دەرک بە مەفهومەکان بکەین، بە معناکان بکەین، نەک بە وێنەکان. ئێستا لای سۆسۆر کە زمانناسێکە معنا عیبارەتە لە تەسەورێکی هەستەکی بۆ شتەکە، بەڵام ئەم معنایانە تەسەوری هەستەکیان نییە. لەبەرەوە لێرە تۆ دەبێ بە هێزێکی تر لە ناو تۆ هەیە کە هێزی عەقڵە، چاوێکی تر هەیە کە چاوێکی ترە، بینینێکی تر هەیە کە جیاوازە لەم بینینە. بەم بینینە تۆ دەتوانی دەرکی پێ بکەی. ئەم بینینەش بۆ ئەوەی شتێک بۆی دەرکەوێ دەبێ بە ڕێگایە کا بڕوە. لەبەرەوە کاتێک کە فەیلسوفێک فکرەیەک چەمکێک ڕۆشن دەکاتەوە بەو ڕێگایە ئێمە دەبا کە بتوانین ئێمە بەو بینینە عەقلیە فکرەکە ببینین. هەر لەبەر ئەوەشە کاتێک کەسێک فەلسەفە دەخوێنێتەوە دەیەوێت تەسەورێکی بە بینینە هەستەکیەکە چەمکەکان دەرک پێ بکە، دەرکی پێ ناکات. هەستەکە شتێکی زۆر ئاڵۆزە، هیچی لێ تێناگا. ئەی کەی دەتوانێت لێ تێبگا؟ کاتێک فعلەن ئەو منطقەی تر عەقڵ لەوێ بینایی لە ناو عەقڵە، ئەو بینایی ناو عەقڵ دەکەوێتە کار دەرک بە معنە میتافیزیکیەکان دەکات. معنە میتا هەستەکیەکان باوا بڵێم، نەک میتافیزیکیەکان، میتا هەستەکیەکان و فعلەن لەوێش میتافیزیکیشن و میتا هەستەکیشن. بەڵام ئێستا ئەوەی کە لە ناو خەوا هەیە، لە ناو خەیاڵە هەیە، ئەوە هەستەکیە، بەڵام چییە؟ میتافیزیکیە. بەس چییە؟ هەستەکیە، یعنی فیزیکی نییە. چونکە ئەوەی فیزیکی ئەوەیە کە لە دەرەوە ئێمە دەرکی پێ دەکەین. ئەوەی لە ناو خۆمان ئێمە دەرکی پێ دەکەین منطقەیەکی میتافیزیکیە، دەرە فیزیکیە، باوا بڵێم لە دەرەوە فیزیکایە، بەڵام لە عینی کاتیشا چییە؟ هەستەکیە. بەڵام بۆ ئەوەی ئەم جۆرە لە هەستکردن لە ناو تۆ هەست بۆ گیانە بکەی
هەستێکی تایبەت دەیە هەستەکان وەکو وا بێ ڕووبکەنەوە ناوەوە وەکوتم و ئەمە جۆرەکە لە هەستا ئێستا فعلەن ئەم جۆرە لە هەست ناکرێ ئێمە تەحلیلێکی فیزیکی بایۆلۆجی بۆ بکەین ئەوانەی لە بایۆلۆجیا خوێندویانە دەزانن ئەو پرۆسەی بینینەی کە بۆ چاو کراوە پرۆسەیەکە یەک دنیای شکالی تایە چۆن ئەم وێنەیە دەچێتە ژوورێ ئایا وێنە دەچێتە ژوورێ ئەمە کێشەی تایە بۆچی چونکە بینینێکی تر لە ناوە هەیە فیزیان ناتوانێت مامەڵە لەگەڵ و بینین نابکە ئەو بینین ناتوانین بینی ناو تاقیگەوە تاقیکاری لەسەر بکەین ناتوانین یعنی وەکو بابەتێک داینین تاقیکاری لەسەر بکەین بۆ معنایە ئێمە کەسێک بێنین خەوتوویەک بێنین کە خەو دەبینێ ئێمە لە ناو تاقیگە داینین بتوانین بچینە ناو لە ڕێگەی کۆمەڵە جیازەوە بچینە ناو ئەو منتیقەیەوە ناتوانین ئەمە تەنها لە ڕێگەی چی ئەمە دەتوانین قسەی لەبارەوە بکەین هەر کەسە خۆی بە شکڵێکی ذاتی بە شکڵێکی مۆزوعی هەرگیز ناتوانین بە شکڵێکی ذاتی هەرمومان فەرزەن خەو دەبینین خەوەکان بۆ یەکتر دەگەڕینەوە ئەگەر بێت و دابنێ کەسێک تەنها یەک کەس لە شوێنێکە خەوی ببینایە کەسی تر خەوی نەبینایە ئەگەر ئەم خەوی باس بکردایە ینی کەس بڕوای نەدەگرت دەبێت کەسەکان هەمویان قودرەتی خەوبینینیان نەبێتەوەکو بڕوا بۆ بکەن کە ئەم کەسە شتێکی ئاوا لێ ڕوویداوە بەڵام ئەگەر باتە یەک کەس ئەم حاڵەتەی هەبوایە ئەوە ئینتر نەیبوایە ئەوە باسکردنی ئەم شتە شتێکی وەکو ئەفسانەوا بوو بەڵام لەبەرەوە هەمووی خەو دەبینن ئەوە چییە هەمومان هەست دەکەین ئەو کەسە ڕاست دەکا ئەوەی دەڵێ خەوێکی وان بینیوە ئەم ڕووداوە لە ناو خۆیە ڕوویداوە بۆچی چونکە ئێمە ڕووداوی هاوشێوەی ئەوە لە ناومانە چی دەکات ڕوو دەدا ئێمەش خەون دەبینین وەکو ئەو ئەگەر باتە ینی ئێمە تەنها بە ڕێگەیەکی ذاتی بە شێوەیەکی مەوزوعی ناتوانین ئێمە چی بکەین لەبارەی ئەوەوە حکم بدەین کە ئایا ئەو شتە ڕاستە یانە خەو ئەوەی کە ئەم کەسە دەیگەڕێتەوە دەڵێ من خەوت بووم ئەمانەم بینی ئایا ئەمە ڕاستە یانە ئێمە ناتوانین بە شێوازێکی مەوزوعی ئەمە هەست پێ بکەین بۆچی چونکە ئەم خەوە ناکەوێتە ناو جیهانەوە دەکەوێتە کوێ دەکەوێتە لەو حاڵەتەیە کە جیان لە ناو ئێمایە نەک ئێمە لە ناو جیهانین لەبەرەوە ئەوەی کە لە ناو تاقیگا دەبێتە شتێکی مەوزوعی بۆ زانستە تەجریبیەکان تەنها چییە تەنها ئەوەیە کە لە ناو جیهانایە و لێرە تەنها ئەو ئەستانەش ئیش دەکەن بۆ تاقیکردنەوە کە هەستە دەرەکیەکانن لەو حاڵەتە ئیش دەکەن کە ئێمە لە ناو جیهانین نەک جیهان لە ناو ئێمەیە طبعا ئەم منطقە هەمووی بە منطقە سایکۆلۆژیەکە و منطقە فیزیکەکەوە هەردووکیان هەستەکین بەڵام یەکێکیان وەکو وتمان لە ناوە یەکێکیان لە دەرەوەیە منطقەیەکی تر هەیە بۆ دەرکردن وتمانەوە منطقەیەکی عەقلیە ئەو منطقە عەقلیە دەرک بە معناکان دەکات چەمکەکان دەکات ئەو چەمکانە تەسویر ناکرێن ینی وێنا ناکرێن و فەیلسوف یا تێکستی فەلسەفی چی دەکات فکرەیەک لەوێ لە ناو عەقڵا هەیە ئەم فکرەیە دەوێت بۆ ئێمە ڕۆشن کاتەوە دەبێت بە کۆمەڵێ بوارابی بە تاوەکو ئێمە بتوانین لە ناو خۆمانە نەک لە ناو بارەکە لە ناو خۆمانە دەرکی پێ بکەین تامان یەکەم شت کە کانت هێنای بۆ ئەوەی فکرەی ویستی چاکە پێڕوون کاتەوە چی بوو عەقڵ بوو عەقڵی هێنا وتمان عەقڵی هێنا بەرامبەری کردەوە تەسەور بەرامبەر بە عەقڵ لە تەسەورە ڕۆسۆییەکە لەگەڵ ئەو تەسەورەی کە خۆی ینی بیری لێ دەکاتەوە لە ویستی چاکە تەسەورەکەی خۆی کانت لێرە جۆرە لە دیالکتیکی دروستکردبەوەی بۆمان ڕۆشن کاتەوە عەقڵ چ لە پەیوەندیە لەگەڵ ویستی چاکە دەکەوێتە کوێوە ئەو بوو لە دەرەنجامی ئەو دیالکتیکە ئەوەی گەیشتە ئەو ئەنجامەی کە عەقڵ پەیوەستە بە ویستی چاکەوە و ویستی چاکە بوونی ویستی چاکە لەسەر چی بەندە لەسەر بوونی عەقڵ بەندە و ئەمە عەقڵ ضرورەتە بۆ ئەوەی ویستی چاکە هەبێت ئەگەر عەقڵ نەبێ ویستی چاکە نییە بەڵام ویستی چاکە عەقڵ لە ڕێگەی ویستی چاکەوە ئامانجێک وەدی دەیەنە جیاوازە لەو ئامانجەی کە ڕۆسۆ بە ئامانجی ژیانی داناوە ئەکاویش عیبارەتە لە چی لە خۆشگوزەرانی ئەو ئامانجی عەقڵ ئەو دەڵێ ئامانجی عەقڵ لە وەدیهێنانی ویستی چاکە چی نییە خۆشگوزەرانی نییە خۆشگوزەرانی ئامانجی غەریزەکانە ئەوەی کە من پێشتر جام کردەوە بوونی
حیوانیانەی ئینسان و بوونی ئینسانیانەی ئینسان، ئامانج لە بوونی ئینسانیانە ئینسان شتێکە، ئامانج لە بوونی حیوانیانەی ئینسان شتێکی ترە. بەڵام لە عینی کاتیشا ئەم دوانە چارەنووسیان پەیوەستە بە یەکەوە، یعنی شتێک گەیە کە ئەم دوانە ڕەپت دەکا بە یەکەوە، پەیوەست دەکا بە یەکەوە. لێرە تەبەنەوەی باز نەکراوە پەیوەستبوونە چۆنە. لێرە ئەوەمان ڕۆشن کردەوە کە کانت دێ لە ڕێگەی عەقڵەوە چی دەکا؟ ڕۆشناییەک ویستی چاکە دێنێت دەدرەوشێنێتەوە تا ئێمە زیاتر دەرکی پێ بکەین. ئێستا دوای ئەوە تەبان کە مەوزوعی عەقڵمان ڕوون کردەوە و هەوڵماندا لە ڕێگەی هاتنی عەقڵ بۆ ناو مەوزوعەکە ویستی چاکە بە جۆرێک لە جۆرەکان درەوشانەوەی ویستی چاکەمان بینی و جۆرێک لە دەرکردنمان بۆ ویستی چاکە بۆ پەیا بوو، دەرکردنێکی عەقڵی. ئێستا ئیتر کانت جارێکی تر دێ چی دەکا؟ ویستی چاکە لەگەڵ شتێکی ترا دەباتە ناو منتیقەیەکی تر بۆەوەی لەوێشەوە جارێکی تر ویستی چاکە خۆی نیشانی ئێمە بدە. جاوتمان ئایدیای فەلسەفی ئایدایەکی زیندووە گەشە دەکا، وەکو چۆن وتمان تۆوی درەختێک کە یەک دنیا ئەسرار و شتی نادیاری تایە کە دەچێت بەناو ئەو خاکە وەردەگرێ، ئەو مادەیە وەردەگرێ، لەناو ئەو مادەیە چی دەکا؟ نێنەکانی خۆی ئاشکا دەکا. ویستی چاکەش کاتێک بەم بوارانە تێدەپەڕێ شتێک وەردەگرێ کە وەری دەگرێ بەرامبەر ئەمەی کە وەری دەگرێ خۆی دەدەوشۆنێتەوە بۆ ئێمە لەناو عەقڵە. ئێستا شتێکی تر، زەمینەیەکی تر لەو زەمینانە کە ویستی چاکە تایە دەردەکەوێ، لێرە مەوزوعی بەرپرسیارەتیە. تەبان بە واجب وەرگێڕاوەتە سەر عەرەبی و لە کوردیەکەش بە ئەرک کردویانە، بەڵام لێرە کێشەیە گەیە من لەسەر مستەلاحەکە تۆزێ لەسەری ڕادەوەستم، لە ڕاستیان خۆی هەر جۆرێک لە تەمونژی تایە. دەبێ ئەوەتان بۆ ڕوونکەمەوە، ینی بەرپرسیارەتی بۆ من دەڵێم بەرپرسیارەتی بۆ ناڵێم ئەرک. ئایا بەرپرسیارەتیش وشەیەکی گونجاوە بۆ ئەوەی کە ئێمە لێرە بەکاری بێنین بۆ ئەم بابەتەی کە هەیە یانە؟ طبعا بەرپرسیارەتیش لەبەرەوەی تێکەڵ دەبێتەوە لەگەڵ هەندێک مۆزۆی ترە، وشەکە لە مەجالی ترا خراوەتە کاریا لەو مەجالانە لەوانەیە پێیا بوو بێت جۆرە لە ئێشکالی تایە. ینی بە معنایەکی تر ئێمە نەوشەی ئەرک نەوشەی بەرپرسیارەتی ناتوانێت بە تەواوەتی بە دروستی ئەوەمان نیشان بدا کە پەیوەندی بە ویستی چاکەوە هەیە. بۆیە من لە جاتی ئەوەی لە ڕێگەی وشەکەەوە ئێمە شتەکان ڕوونکەینەوە دەبێت چی بکەین؟ ناچارین بچینە ناو معنای وشەکان. ئەو کاتێک ئەبێ ئێمە بڵێن بەم شتە دەڵێن بەرپرسیارەتی، بەوەی کە وتراوە بەرپرسیارەتی، ئەوە دادەنین وشەی واجبەکەی بۆ دادەنین لە جاتی بەرپرسیارەتیەکە. لێرە لە هەندێک شوێنە وشەی ئەرک هێنداوەتە ناو عالەمە ئاکاریەکەوە، لە شوێنێکی ترا وشەی بەرپرسیارەتی براوەتە ناو عالەمە پیشەیەکەوە. ئەو منتقەی کە منتقەی ئاکار نییە. لەبەرەوە ئێمە زانین چەند پێمان کرا وشەیەک لەو دوو وشەیە کامیان گونجاوترە، ئێمە هەڵ دەدەین ئەو وشەیە بۆ ئەو بەرپرسیارەتی ئاکاریەی، ئەو بەرپرسیارەتی کە ڕەبتە بە مۆزوعی ئاکارەوە بە ئەخلاقەوە، ئەوە دیاری بکەین. جا ئێستا من تێکستەکەتان بۆ دەخوێنمەوە، ئەو پەرەگرافەی کە ڕەبتی بەم بابەتەوە هەیە کە یەکەم پەرەگرافە کە کانت بەرەو ئەومان دەبا کە بە مەوزوعی بەرپرسیارەتی بێنێتە ناو بابەتەکەەوە بۆەوەی ویستی چاکەمان بۆ ڕۆشن بکاتەوە کە بنەمای هەموو کار و کردەوەیەکی ئەخلاقی و ئاکاریە. ئەمە پەرەگرافەکەیە بۆ ئەوەی بەو شێوەیە کە لە تێگەیشتێکی سروشتی و ساغدا هەیە بگەین بە وێناکردنێکی تەواوی ویستی چاکە کە لە باڵاترین ئاستی خۆیدایە و چاکە بەبێ ڕەچاوکردنی هیچ ئامانج و مەبەستێکی تر، ئەوە لە ڕێگەی فێرکردنەوە پێی ناگەین، بەڵکو لە ڕێگەی ئەوە پێی دەگەین کە بیناییمان بۆی بکرێتەوە. یعنی لە ڕێگەی ئەو جۆرە لە بینایی عەقلیەوە ئێمە بتوانین بێتە ناو بیناییمانەوە بیبینین بە بیناییەکی عەقلی، نەک بە بینایەکی بە بینینێکی سایکۆلۆژی، بە بینایەکی عەقلی دەرکی پێ بکەین. چونکە وتمان ئەمەی کە لێرە دەرکی پێ دەکەین تەبیعەتێکی ئێستەکی نییە، تەبیعەتێکی عەقلی هەیە، لەبەرەوە دەبێت بە جۆرێکی تر بینایی هەیە بکەوێتە ئیش تاوەکو دەرک بە و چەمکە بکات.
ئەو وێناکردنە بۆ بەهای تەواوی کردنەکانمان لە حسابی ئێمەدا بەردەوام پێگەیەکی باڵای هەیە و ئەو مەرجە پێشینەیە کە بۆ هەموو ئەوەی کە هەیە پێویستە. بەل لەوەی بگەین بە وێناکردنێکی تەواوەتی ئەو ویستە چاکە دەبێت بە شوێن وێناکردنی بەرپرسیارەتیدا بڕۆین. ئەنی لێرە بۆ ئەوەی ویستی چاک بتوانین تەسەووری ویستی چاک بکەین، بیبینین، بێتە ناو بیناییمانەوە، لە ناو بیناییمانە حزور پەیاکە بەرەبەرە بدرەوشێتەوە تا ئەو حەدەی کە ئێمە وەکو چەمکێک دەرکی پێ دەکەین، دەبێت چی بێتە پێشەوە؟ بەرپرسیارەتی. ئەڵێ بەل لەوەی بگەین بە وێناکردنێکی تەواوی ئەو ویستە چاکە دەبێت بە شوێن وێناکردنی بەرپرسیارەتیدا بڕۆین کە لە خۆیدا وێناکردنی ویستی چاکەی هەڵگرتووە. هەرچەندە لە وێناکردنی بەرپرسیارەتیدا تووش یەندێک تەنگ و چەڵەمە و بەربەستی خودی دیاریکراو دەبین کە دەبنە هۆی ئەوەی وێناکردنەکە بشێوێنن یا لێڵی بکەن، بەڵام گەڕ ڕوبەڕووی ئەو شێوان و لێڵێ ببینەوە ئەو وێنای بەرپرسیارەتی لە خۆیدا خۆی ئاشکرا دەکا و لەو پەڕی دەوشانەوە و سافی خۆی دەدەوشێنێتەوە. ئەگەر سەیری پەرەگرافەکە بکەن هەمووی باسی دەوشانەوە و بینین و ینی دەرکەوتنی ئەو شتە دەکا لە خۆیدا. لێرە لە پەرەگرافەکە باسی ئەوە دەکا ئێمە دەبێت چی بکەین؟ دەبێت بەرپرسیارەتی بێنینە ناو بابەتەکەەوە، چونکە لە ناو بەرپرسیارەتیا ویستی چاکە شاراوەیە. کاتێک ئێمە بە شوێن بەرپرسیارەتیا دەڕۆین لە ناو بەرپرسیارەتیا ویستی چاکە خۆی ئاشکرا دەکا بۆمان. جا لێرەوە شتێکەیە لەم پەرەگرافەکە من لێرە دەبێت تەرکیزی بخەمە سەر، وابزانم لە وانەکانی پێشوو لەوانەیە بە کەمێک چوبینە سەر ئەم مەسەلەیە، بە تایبەتی لە دەستپێکی وانەکانە کە زەمینە سازی بوو بۆ وانەکان دەست پێ بکەین. ئەوە لێرە شتێک دەڵێ کە گرنگە لەسەری ڕاوەستین، ئەویش ئەوەیە ئەوەی لە ڕێگەی فێرکردنەوە ئەوە لە ڕێگەی فێرکردنەوە پێی ناگەین، بەڵکو لە ڕێگەی ئەوە پێی دەگەین کە لە بیناییمانە ڕۆشن بێتەوە یا لە بیناییمانە بێتە ناو بیناییمان و بکرێتەوە. جا ئەلێرە کانت پێمان دەڵێ چی؟ دەڵێ ئاکار شتێک نییە کە فێر بکرێ، ینی بابەتی فێرکردن نییە. وەکو چۆن ئێمە ڕاضیات دەتوانین فێری منداڵێ بکەین، بۆچی؟ چونکە ڕاضیات سەر بە چییە؟ سەر بە عەقڵە ئامێریەکەی حسابیەکەیە. ئێمە چۆن دەتوانین ڕاضیات فێری منداڵە بکەین؟ بخەینە مێشکی یاساکان، بخەینە مێشکی دوایەوە بە کەیفی خۆی ئەو بتوانێت ئەو ژمارانە کۆ کاتەوە کە ئێمە لە کاتی فێرکردنەکەیە پێمە نەداوە کۆی بکاتەوە. چونکە کاتێ منداڵ فێری کۆکردنەوە دەبێ، ئێمە ئەوە لەوە فێر نابێت کە تەقلید دەکاتەوە، لەوە کە ئێمە وەکو وێنە کێشان چۆن وێنەیەکی بۆ دەکێشی ئەویش وێنەکەت بۆ بکێشێتەوە. ئێمە کاتێک کە فێری دەکەنی یەک و یەک دەکاتە دوو، دوو دووش دەکاتە چوار، لە ڕێگەی هەر یەک و یەک دەکاتە دوو لە ڕێگەی ژمارەکانەوە یەک تا دە، ئێمە تەنها لە ڕێگەی یەک نمونەوە یا دوو نمونەوە دەتوانین چی بکەین؟ ئەو منداڵە فێر بکەین کە چۆن ژمارەکانی تر کۆکاتەوە. یعنی لە ڕێگەی ئەوەی کە من فێری دەکەم لە ڕێگەی یەک کۆ یەک دەکاتە دوو کە فێری کۆکردنەوەکەی دەکەم، ئەم منداڵە دەتوانێت دواتر 50 کۆ 50مان بۆ کۆکاتەوە. بۆچی؟ چونکە یاساکە وەردەگرێ ئەو کاتە هەردوو ژمارە بخاتە ئەوێ دەتوانێت چی بکە؟ دەتوانێت کۆکردنەوەکە ئەنجام بدە. باشە لێرە بیرکاری بابەتی فێرکردنە. ئێمە دەتوانین هەموو منداڵێک فێری بیرکاری بکەین، بەڵام ناتوانین مەیمونێک فێری بیرکاری بکەین. مەیمونێک فێری بیرکاری نابێت. لێرە ئەمە فێرکاریە، دەتوانین فێری بکەین، بەڵام مەیمونە فێر نابێت. بەڵام ئێمە دەتوانین کۆمپیوتەرێک فێری بیرکاری بکەین. ئێمە دەتوانین حاسبەیەک لە بەردەستمانایە سیستەمەکەی لە ناوە خەزم کراوەکو چۆن تۆ سیستەمی کۆکردنەوەکە لە ناو منداڵەکە دەچێنی کە چاند دوای ئەوە سیستەمەکە لە ناویا بوو ئەو کاتە داتاکان وەردەگرێ ژمارەکان یەک تا دەش دواتر دەچیتە 11 و 12 هەر دووبارە بوونەوەیە، دەچیتە ملیۆنێکی شەر چییە؟ هەر دووبارە بوونەوەیە، ینی یەک شتە دووبارە دەبێتەوە. لێرە ئەمەی کە لەسەر ئەساسی دووبارە بوونەوەیە و لەسەر ئەساسی ئەوەیە کە شتەکان وەک یەک دووپات دەبنەوە بەبێ ینی
یەکسانی لێرە پەیڕەوی لە بنەمای یەکسانی کراوە چونکە تۆ ناتوانانی ئەسڵەن دووشت کۆکەیتەوە ئەگەر بێت و یەکسانیان نەکەیت ناتوانانی سێوێکی گەورە لەگەڵ سێوێکی بچووک کۆکەیتەوە لە ڕووی چەندەوە بڵێ سێوەک و سێوەک دەکاتە دوو سێو لێرە ناکاتە دوو سێو چونکە سێوێکیان دابنێ 50 گرامە ئەوی تریان 100 گرامە لێرە کێشەر بۆ دروست دەبێت لەبەرەوە بەلەوە دەبێت ئەوەی کە کۆ دەکرێتەوە یەکسان بکرێت جا لێرە عەقڵە حسابی عەقڵی فێرکردنە یعنی چی بابەتی فێرکردنە چی بابەتی فێرکردن نییە چی بابەتی فێرکردنە چی بابەتی فێربوونە نەک فێرکردن چی لەناو ئێمە هەیە ئێمە دەردەکەوێت خۆی ئاشکرا دەکا ئەی چیش ئێمە دەتوانین لە دەرەوە وەریگرین و کەس بیکەین و بەکاری بێنین وەکو بەرنامەیەک لەناو خۆمانە دایمەزرێنین تەمان ئێمە شتانێک لەناو ئێمە هەیە دەبێت بێنە دەرێ شتانێکی ژەیە دەبێت وەریانگرین ئێستا هەر لە زمانە شتانێک هەیە لە ئێمە دەبێت بێنە ناو زمانەوە تاوەکو زمان گەشەی خۆی بکە بەڵام شتانێکی ژەیە دەبێت ئێمە لە دەرەوە وەریگرین ینی ئەو سیستەمە زمانەیە کە قسەی پێ دەکەین لە دەرەوە وەری دەگرین وشەکانی ژوەر دەگرین بەڵام بوونی ئێمە ئەوەی لە ناو ئێمایە دێ چی دەکا دەست لەم سیستەمە دەدا گۆڕانی تیا دروست دەکا ئەوەی کە دێ گۆڕان لە ناو ئەم سیستەما دروست دەکا ئەوە لە بوونی ئێمایە لە دەرەوە وەرمان نەگرتووە ئەمەی کە دێت ئەمە فێر ناکرێت فێرکردنی تیانە وەکو چۆن شاعریەت تۆ دەتوانی ڕاضیات فێرکەی دەتوانی ڕاضیات لە مەکتەب بڵیتەوە بەڵام ناتوانانی دەتوانی ڕخنەی ئەدەبیش بڵیتەوە لە زانکۆ دەتوانی قافیە وەزن و قافیە بڵیتەوە لە عروس بڵیتەوە لە زانکۆ بەڵام ناتوانی کۆمەڵی خەڵکۆکەیتەوە بڵێ وەرم با بتان کەم بە شاعر شاعریەت بەهرەیە توانانیە ئاکار مۆزوعی ئەخلاق بەهرەیە توانانیە عادات و تەقالید توانایە تۆ وەری دەگری سیستەمەکەی وەکو زمان لە دەرەوە دواتر پێڕەوی دەکەی بەڵام کردە ئاکاریەکان چینین ئەم جۆرە لە کردنین کردە ئاکاریەکان وەکو پرۆسەی خوڵقاندن وان هەر کردەیەکی ئاکاری کردەیەکی تازەیە دێتە دنیاوە وەدی دێت لەبەرەوە مۆزوعی ئاکار ئێمە فێرکردنی تیانە نەگەر مۆزوعی ئاکار فێرکردنی تیانە تێگەیشتنیش لە ئاکار بە فێرکردن ناکرێت تەمان لێرە ئەو کانت باسی چی دەکا باسی ئەوە دەکا ئێمە بۆ ئەوەی دەرک بە ویستی چاکە بکەین لە ناو عەقڵی خۆمانە ئێمە بە فێرکردن ناتوانین دەرکی پێ بکەین یعنی بۆ تەریقەی کە ڕاضیات ئێمە فێری کەسێک دەکەین ئەمە تاکە شتێک کە کەسێک دەتوانین کە ئێمە دەتوانین کۆمەکی کەسێک بکەین لە ناو خۆیان دەرکی پێ بکە نەوەکو ئێمە سیستەمێک لە ناو ئەوە دانین ئەو بە پێ و سیستەمە ئیشکە نە لە ناو خۆیان بوونی هەیە بەڵام بە شکلێکی شاراوە دەبێت زەمینەی بۆ ساسکەی تا خۆی ئاشکرا دەکا لە ناو کەسەکە خۆی فکرەکە ئایدیاکە لە ناو عەقڵی کەسەکە خۆی ئاشکرا دەکا لەوەیەکە و دەڵێ ئێمە بە فێرکردن ناتوانین ویستی چاکە لە کەس بگەیەنین لەبەرەوە تەنها دەتوانین چی بکەین تەنها دەتوانین زەمینە خۆشکەین بۆ ئەوەی ئەم فکرەی ویستی چاکەیە لە ناو عەقڵی کەسەکانە بەرەبەرە خۆی ئاشکراکە بۆ کەسەکە بێتە ناو بینینیەوە بێتە ناو بیناییەوە لە ناو بیناییە بدرەوشێتەوە تابان بۆ ئەمەش دەبێت چی بکەیت ئەم فکرەیە دەبێت بریت بەناو کۆمەڵی بوارە تا کەسەکە بتوانێت لەگەڵ ئەو بوارە یەک بگرێتەوە لە ناو خۆیان دەرکی پێ بکە لەبەرەوە فکرەی ویستی چاکە وەکو فکرێک ئەعتیقادێک نییە ئەعتیقادێک نییە تاوەکو من بیگوازمەوە ئایدۆلۆژیایەک نییە فکرەیەکی ئەسیلە لە ناو عەقڵی هەموو مرۆڤێکە ئەم فکرەیە بوونی هەیە و شتێکی بێگانە نییە بێتە ناو من لە ناو منە من ئیتر تەحکوم بە من بکە نە شتێکە لە ناو منە خۆی هەیە بەڵام چییە وەکو تۆوێک وایە ئەم تۆ پێویستی بە خزمەتکردنە پێویستی بە بەوەی کە مادە وزەی بدەیتێ تاوەکو ئەو تۆوە لە ناو تا گەشە بکات و دەرکەوێت و بێتە دەرێ تەبان ئەگەر کەسێک لە ناو خۆیە ئادیا فەلسەفیەکان عەقڵیەکان دەرک پێ نەکا کانت هیچ ناتوانێت چی پێ بڵێ ئەمەی کە ئێستا ئێمە لەبار کانت ڕێنوێنیمان دەکا ئەمە هیچمان پێ ناڵێ لەو بارەیەوە بەڵام ئەگەر بێت و لە ناو خۆتا دەرکت بە تۆوەکە کرد
بە فکرەکە کرد ئەوە لەگەڵ کانتا دەکەویتە ناو بیرکردنەوە بیرکردنەوە لە ناو بیرکردنەوە وزە دەدا بە فکرەکە تاوەکو خۆی ئاشکاکە. کانت یارمەتیمان دەدا چی بکەین؟ بیرکەینەوە. کە یارمەتی داین بیرکەینەوە لە بیرکردنەوە ئەو چێ دەردەکەوێت ئەو فکرەیە لەناو عەقڵمانە ئاشکا دەبێت و دەرکی پێ دەکەین دەیبینین. یعنی بەسیرەتمان بەرامبەری دەبێت دێتە ناو بیناییە عەقڵیەکەمان لەوێ ئاشکرا دەبێت. طبعاً لەوێژ ناوەستێوەکو وا بێکە تۆ بڵێ ئەوە من لێرە بیوەستێنم، ینی فکرەکە لە ناو بینایی خۆتا بوەستێنی، نا بۆ هەموو جارێک کە تۆ پێویستە جارێکی تر چی بکەی؟ بچیتەوە ناو بیرکردنەوە تاوەکو ئەو فکرەیە جارێکی تر خۆی ئاشکراکە کە خۆی ئاشکرا کرد ئەم جارە درەوشانەوەکەی وەکو درەوشانەوەکەی پێشوو نییە. یعنی وەکو شارێک نییە تۆ لە بەریکەی هەموو جارێکە وتەوە هەر وەکو یەک بێڵیتەوە، وەکو سیستەمی بیرکاریەکە نییە تۆ هەر کاتێک بتەوێت تۆ هەر وەکو هەمان شت کە هەیە دووپاتیکەیتەوە. بیرکردنەوەی فەلسەفی ئەو فکرانەی کە تایە ئاشکرا دەبن قەت دووپات نابنەوە لە گەشەکردنێکی لەناو خۆیان هەر لەناو خودی عەقڵا لەناو چین؟ لەناو جۆرێ لە جوڵەن و جۆرێ لە گەشەکردنن. جا کانت چی دەکات؟ کانت تەنها زەمینەی بیرکردنەوەکە وا دەکات کە ئێمە بیر لەوە بکەینەوە بیر بکەینەوە، باوا بڵێم نەک بیرمان پێ دەکاتەوە، نا بیرمان دەخاتەوە کە شتێک لەناو ئێمە هەیە ویش بیرکردنەوەیە، ئێمە دەست بە بیرکردنەوە بکەین. وەک دەبێ ئەم کتێبەی کانت وامان لێ بکە ئێمە لە کتێبەکە بگەڕین و خۆمان بۆ خۆمان بکەوینە ناو بیرکردنەوە. کاتێک ئێمە چاوەڕێ ئەومان کرد کتێبەکە فکرەکە بۆ ئێمە دروستکە، ئەوە لە ڕاستیە شکست دێنین لە خوێندنەوەی چی؟ لە خوێندنەوەی کانتە. بۆیە دەبێ ئێمە تەواو ڕێگایەکی جیاوازمان هەبێ بۆ خوێندنەوەی کانت یا هەر تێکستێکی فەلسەفی ڕاستەقینە جیا لە خوێندنەوەی کە بۆ ڕۆمانێکەمانە یا بۆ هەر شتێکی تر لەو شتانە ئەمانە. بۆچی نا بۆ ڕۆمانێک وانە؟ چونکە ڕۆمان دەکەوێتە کوێ؟ منتیقا هەستێکیەکە دیش دەکات، لەوێ وێنەکان دەکێشیتەوە لەگەڵ یا دەڕۆی، ینی ڕۆمان لەناو منتیقا عەقڵیەکە نییە. کاتێک کە تۆ شارێک دەخوێنیتەوە شار زۆر بەسەختی وێنەکانی تەسویر دەکرێت گەر شارێکی هێن بێ، ینی ئەو وێنانە تۆ لەکوێ تەسویری دەکەی؟ ئەو وێنانەش بە هەموو ئەوەی کە وێنەی واقعینین تۆ هەر لەناو منتیقا هەستێکیەکە ئاستی پێ دەکەی. بەڵام فکرەکان فکر عەقلانیەکان تۆ ناتوانانی لەو منتیقا چیان بکەی؟ دەرکیان پێ بکەی. لە یەک کاتا لەو منتیقا دەرکیان پێ دەکرێت کاتێک ئەم فکرەیە لەناو شتێکە مادەیەکە بەرجەستە دەبێت وە شێوە دەگرێت. فەرزەن ویستی چاکە خۆی دەرکی پێ ناکرێت بەو شکلە، بەڵام ویستی چاکە لەناو کردەوەیەکە ئێمە دەتوانین چی بکەین؟ درەوشانەوەکەی ببینین. ئەوەنا خۆی وەک خۆی لە ڕێگەی ئەمەستانەوە ئێمە ناتوانین چی بکەین؟ دەرکی پێ بکەین. تەنانەت لەناو کردەوەکەشا کێشە هەیە، ئێمە ئایا ئەو کردەوەیە ویستی چاکەی لە پشتەوەیە یا شتێکی تر سەبەبێکی تر لە پشتیەوە هەیە؟ ئێمە تەنانەت لێرەشە هیچ تاکووەستەکان کۆمەکمان ناکەن بۆ ئەوەی بتوانین ئەوەی کە لە ویستێکی چاکەوە و ویستی چاکە درەوشانەوەی ویستی چاکەیە ئێمە جیاکەینەوە لەوەی کە درۆشانەوەی ویستی چاکە نیە. دواتر ئەوە تەبەن لە وانەی دوای ئەموانەیە دانیشتنی دوای ئەم دانیشتە دێنە سەر نمونونەکان لەوێ ئەم فکرێ ڕۆشن دەبێتەوە کە ئێمە چۆن ناتوانین تەنانەت لە درەوشانەوە هەستێکەکەی ویستی چاکە ئێمە هیچ تاکو ناتوانین بەهستەکان دەرک بە ویستی چاکە بکەین. جا ئێستاوە زەمەوە بۆتان ڕوون بوویەوە کە ئێمە ئەوەی گرنگ بوو لێرە مۆزۆی فێرکردن و بینینەکە بوو کە ئێمە ناتوانین لە ڕێگەی ئەو جیازانەوە دەرک بەم فکرەیە بکەین. جیازێکی ترەیە کە لەناو ئێمە دەبێت لە ڕێگەی ئەوە دەرکی پێ بکەین. لەبەرەوە ویستی چاکە وەکو فکرەیەک ئێمە ناتوانین تێی بگەین وەکو چۆن لە کۆکردنەوە تێدەگەین و دواتر ئێمە چی دەکەین؟ کۆی دەکەینەوە لە حساب و لەو شتانەی کە ئامێرێکیش دەتوانێت چی بکە ئێمە دەتوانین ئەو سیستەمە بخێنە ناو ئامێرێکیش و ئەمریکا بۆمان جێبەجێکە ورتر لە خۆمان. ئەم عەقڵە حسابیە قودرەتی دەرکردنی بەچی نییە؟ بە ئایدیا عەقڵیەکان نییە. لەبەرەوە شتێکی تر لە ناو ئینسان هەیە کە ئەم شوێنەیە ئینسان لە حیوان جیا دەکاتەوە، ئەویش ئەو مەنتیقە عەقڵیەیە کە فکرە کولیەکانی لێیە و تۆ جۆرێک بە بینایی دەتوانی دەرکیان پێ بکەی. ئەو کاتە ئەو نمونانەیە ئەو شتانەی ئەو زەمینەیە دەرەخسێ، ئەو زەمینەیە هیچمان پێ ناڵێ لە ڕاستیە لەبارەی فکرەکەەوە، بەڵکو فکرەکە لەناو ئەو زەمینە خۆی لەناو عەقڵی ئێمە چی دەکا؟ ئاشکرا دەکا. وەکو وایە چۆن ئێمە سەیری ئەو خاکە بکەین
بمانەوە لە ڕێگەی خاکەکەەوە دەختەکە ببینین لە ڕێگەی خاکەکەەوە ئێمە ناتوانین دەختەکە ببینین درەختەکە لە ناو خاکەکە چی دەکا خۆی ئاشکا دەکا ینی خاکە وەردەگرێ و لە ڕێگەیەوە خۆی ئاشکا دەکا لێرەش بامان شێوە و ئەوەی کە کاند لێرە بەرپرسیارەتی مۆزۆی بەرپرسیارەتی دەکاتەوە بوارێک دەکاتەوە ویستی چاکە لە ناو ئەو بوارە چی دەکا تەغزیە دەبێت و لە ناو عەقڵمانە لە ناو عەقڵی خۆمانە خۆی ئاشکرا دەکا بۆ ئێمە ئەم پەرەگرافە ئەڵێ ئێمە کاتێک چۆن ویستی چاکە ئێمە کاتێککە باسی دەکەین تووشی کێشە و تەنگ و چەڵەمە دەبین وەکو فکرەیەک ئایدایەک بەرپرسیارەتی ژەویشتیە فکرەیەکی عەقڵیە بە هەمان شێوە ئەویش چیمان بۆ دووزەکە کۆمەڵە بربەست و تەنگ و چەڵەمە لە بەردەم یایەتی ئەگەر بێت و ئێمە نەتوانین ئەو بربەست و تەنگ و چەڵەمانە تێپەڕێنین ئەوە ناتوانین دەرکیش بە چی بکەین ناتوانین دەرکیش بە بەرپرسیارەتی فکرەی ئایدای بەرپرسیارەتی بکەین بەرپرسیارەتی چییە لەبەرەوە دەبێ بەڵام کاتێک ئێمە توانیمان ئەو بربەست و لێڵی و تەمومژەی کە لە دەوری فکرەی بەرپرسیارەتیایەوە ئەوەش کە وای کردووە ئەو تەمومژ و لێڵیە دروست بێت ئەو فکرە باوانەیە کە لەبارەی بەرپرسیارەتیەوە هەمانە کاتێ ئەمانەمان دوور خستەوە بەرەبەرە لە بەرپرسیارەتی ئەو کاتە چونکە ئەمانەی کە دەرەوە بۆ بەرپرسیارەتی دروست دەکەن چین هەستەکین کاتێک کە تۆ کەسێک محاسبەی کەسێک دەکا لەسەر ئەوەی کە تۆ دەڵێ ینی هینی لێ دەکا کە تۆ هەست بە بەرپرسیارەتی ناکەی لە ڕاستی ئەمە مۆزوعەکە هەستەکیە عیلاقەی بە فکرەی بەرپرسیارەتیەوە نییە بە معنە ئاکاری عەقڵەکەی ئەمە ئەم تەسەورە باوانەی کە هەن مەسلحەتێک وا دەکا کە ئەم فکرەی بەرپرسیارەتیە بێتە پێشەوە دەبێت لە ڕاستیە ئەم تەمومژە لە دەوری فکرەکە لابین هەمووی بخەینە دەرەوە پاکی کەینەوە تاوەکو بتوانین چی بکەین بەرپرسیارەتی لە خۆیان ببینین وەک فکرەیەکی عەقڵی بۆمان بدەوشێتەوە تاوان ئەم پاک بژارکردنە پاککردنەوەی دەوروبەری فکرەکە و ئەو تەمومژە لە دەوری فکرەکە کانت ناوی دەنێ ڕەخنە ئەو سێ کتێبەکەی کە یەکێکیان ڕەخنەی عەقڵی پەتیە ڕەخنە بە مەفهومە کانتیەکەی ڕێک ئەمەیە چۆن ئێمە ئەمانە پاککەینەوە ئەمە دەوروبەرەکەی پاککەینەوە تاوەکو ئەو شتە خۆی چی بکە ئاشکرا بکە هەر وەکو چۆن ئێمە بژاری هین دەکەین ئەو زەراعەت بژاری دەکەین بۆچی بۆ ئەوەی تۆوەکە چی بێت ئەوەی لە ناویایە ئاشکایکە خۆی ئاشکاکە بۆمان بێتە دەرێ و تەغزیەکی باش بکرێت بۆ ئەوەی بێتە دەرێ وەک ئەوەی کە هەیە بۆ ئێمە دەرکەوێ چونکە ئێمە گەنم دەنین گەنم دێتە دەرێ ئەوەی لە ناو گەنمایە دێتە دەرێ شتێکی تر نایەتە دەرێ بۆ ئەوەی گەنم وەک خۆی ئێمە بە وردی دەرکی پێ بکەین دەبێت چی بکەین دەبێ بژاریکەین دەبێ هەوڵ بدەین ئەوانەی بربەستن لە بەردەمەوەی ئەم خۆراکە بگا بە گەنمەکە تاوەکو گەنمەکە بیکاتە مادەیەک خۆی لە ناوی ئاشکاکە ئەوەی کە لە ناو گەنمەکە ئاشاراوەیە دەبێ ئەمە بکەین ئەم بربەستانە نێڵین بۆەوەی ئەم تەغزیەکردنە ڕووبدا ئێمە کاتێک کۆمەڵێ ئەفکار لەبارەی بەرپرسیارەتیەوە کە لەو مەنتیقە عەقلیانین لە دەرەوەن هاتوونەتە ناو بیرکردنەوەی ئێمە لە کۆمەلگاکە وەرمان گرتووە لە دەوروبەرەکەمان وەرمان گرتووە لە وەزیفەکەمان وەرمان گرتووە وەزیفە پیشەیەکە کاتێک ئەمانە لەناو ئێمە ئەمانە وەکو چین وەکو یاکەڵە و ئەو گیایانەوان کە دەورینەکەیان داوە نایەڵن چی بکەن نایەڵن ئەو فکرەیە تەغزیە بکرێت تاوەکو خۆی ئاشکراکە لە ناو ئێمە لەبەر ئەوە دەبێت ئەمانە هەمووی چی بکەین پاک بکەینەوە بۆ ئەوەی فکرەکە وەک ئەوەی کە هەیە ڕاستە خۆی ئاشکراکە نەک وەگەوەی پێمان وتراوە ئەوەی لە دەرەوە بۆمان هاتووە بۆچی چونکە فکرەی بەرپرسیارەتی خۆی فکرەیەکە لە ناو هەرهەمومانە هەیە لە ناو عەقڵی هەرهەمومانە هەیە بەڵام کاتێ لە دەرەوە ئەم فکرەیەمان بۆ دێ ئێمە ئەوەی لە ناو خۆمانە هەیە چی دەکەین وەکو تۆوەکە هەر دەمێنێتەوە ناتوانێت چی بکە خۆی ئاشکراکە لە ناو عەقڵمانە لەبەرەوە بۆ ئەوەی خۆی ئاشکراکە دەبێت بەر لە هەموو شتێک چی بکەین ئەم بژارکردنە دەست پێ بکەین جا کانتیش لە ڕۆشنکردنەوەی مۆزوعی بەرپرسیارەتیە یەکەم جار دێ ئەو بژارەمان بۆ دەکا لێرەش من پەرەگرافی دووەم دەخوێنمەوە و کۆتایی بەم وانەیە دێنم وانەی دووەم دەست پێ دەکەین دوایەمە ئەمەش پەرەگرافی دووەمە لەم ڕوانگەیەوە کە بۆم باسکردن پەرەگرافی دووەم دەخوێنمەوە و ئێوە شەڵ بدەن لەگەڵ یا بڕۆن ئەڵێ هەموو ئەو کردە ڕەفتاریانەی کە باشکران نەفی بەرپرسیارەتی دەکەن یان هیچ پەیوەندیەکیان بە بەرپرسیارەتیەوە نییە
گەرچی لە ڕوانگەیەک لە ڕوانگەکانەوە کردەیەکی سونبەندن بخەرە لاوە ئەمە چییە؟ ئەمە بژارکردنەکەیە ئەڵێ ئەو هەموو ئەو کردە ڕەفتاریانی کە باشکرا دژی بەرپرسیارەتین ئەوانەی باشکرا دەزانی ئەمە دژی بەرپرسیار بۆ نمونە دزیکردن شتێکە دژی بەرپرسیارەتیە ئەمانە جارە تۆ دەڵێ بۆ ئەوەی لە بەرپرسیارەتی تێبگەی جارە بە ئەمانە بخەینە لاوە ئەوانە هەمووی لە خەیاڵی خۆت لابە یعنی مەڕۆرە ناو ئەوەی کە شتانێک ڕون و ئاشکان کە ئەمە دژی بەرپرسیارەتین بێ بەرپرسیارەتیان پێڕوون بکەیتەوە چونکە بەرپرسیارەتی بەمانە لێڵ دەبێ نەک ڕوون دەبێتەوە ئەڵێ ئەمانە لە کۆڵکەرەوە بەرەبەرە بۆ ئەوەی چی بکەین ئەمانە لابین بۆ ئەوی بگەینەوەی کە ئەو خاڵە جەوهریە کە پێویستە هەبێت مادام ئەم کردانە بە ئاشکرا لادانن لە بەرپرسیارەتی ئێمە بە هیچ شێوەیەک ناتوانین لە بارەیانەوە بپرسین ئایا لە شعورکردن بە بەرپرسیارەتیەوە کراوەنیانە ئێمە ناتوانین بڵێن ئەرێ کابرا لە شعورکردن بە پرسیارەتیەوە دزی دەکا درۆ دەکایانە ئەمە ئاشکرایە شتێکە کە بیرکردنەوە گشتەکەش دەرکی پێ دەکات لەبەرەوە ئەمانە دەخێنن لاوە بە هەمان شێوە ئەو کردانەش وەلانێ کە بە تەواوەتی لەگەڵ بەرپرسیارەتیدا وێک دێنەوە بەڵام ئەو کەسانەی کە کردەکان لە ئەڵسوکەوتیاندا دەرکەوتووە ڕاستەوخۆ هیچ مەیلێکیان بۆ کردنیان نییە و ئەوەی وای لێ کردوون ڕازی بن بەوەی کردەیەکی وایان لێ دەرکەوێت مەیلێکی ترە نەک مەیل بۆ دەرکەوتنی کردنەکە بۆ نمونە تۆ ناچاری بۆ ئەوەی بژیت لەناو وەزیفەکەتە ئەو ئەرکەی پێسپێراوە بە ناچاری جێبەجێ دەکەی ئەمە هیچ ڕەفتی بەچیەوە نییە بە بەرپرسیارەتیەوە نییە دەڵێ لەبەر ئەوەش ئەوەی کە مەیلێکی ڕاستەوخۆ بۆ کردنەکە نییە بۆ کارەکە بەڵکو شتێکی ترەوە لێ دەکات تۆ کارەکە بکەی نەک ئەو کارە لە بەرپرسیارەتیەوە دەکەی ئەوانەش دەبێت بکەین بخەینە لاوە گەرچی کە سەیران دەکەین وا دیارەکە چین لە بەرپرسیارەتیەوە کراون ئەڵە دوای ئەوەی ئەو جیاکاریەمان کرد ئیتر ئاسانە ئەوە ڕۆشن بکەینەوە کە کردەیەک لە شعورکردن بە بەرپرسیارەتیەوە لە ڕسوکەوتێکدا دەرکەوتووەیان لە حرسێکی خۆپەرستانەوە بۆ بەرژەوەندیەک دەرکەوتووە لەگەڵ ئەمەشدا زۆر جار سەختە بۆمان کە ئەو جیاکاریە بکەین کاتێک دەبینین کردەیەک لەگەڵ بەرپرسیارەتیدا وێک دێتەوە بەڵام دیار نییە کەسەکە مەیلێکی ڕاستەوخۆی هەیە بۆ دەرکەوتنی ئەو کردەیە یان ئەو کردەیە لە مەیلێکی ترەوە لە پشت مەیلێکی تری لە پشتەوە هەیە کە مەیلی دەرکەوتنی کردنەکە نییە